دايما زينا رياقي دونا صبري نما ديمولتا بايكوت 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 زۆر بەداخەوە تاوەکو ئێستا هیچ کەسێک نەهاتووە مژدەیەکی دڵخۆشکەرمان پێ بدات و ئەمە وەکو پەڵێک ڕەشەمێنێ بە ناوچاوی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەگشتی بۆیە ئەگەر کار وا بڕوات بۆی هەیە خوێندن لە کوردستانە بەگشتی پەک بخرێت و وردە شارەکانی تریش وەکو هەولێر و دوهۆک و شوێنەکانی تریش بگرێتەوە ئەم بایکۆتە. بەداخەوە لە کوردستانە سیستەمێکی وا ڕێک نییە تاوەکو بتوانێت هەموو تاکەکان بە مافی خۆیان بگەن و تەسەور کەمانی لەبەر ئەوەی کە گیرفانەکانیان زۆر قوڵە پڕ نابێت لەم هەموو پارەیە بۆی ئیتر ینی هیچ نامێنێتەوە تا بەشی خەڵکی فەقیر فقرای لێ بدەن هەرمووی بۆ خۆیان ێخانە گیرفانیان و بۆچی بیر لەوە ناکەنەوە ژیانی گوزەرانی خەڵکی باش بکەن بۆچی خەڵکی لە کەرتی پێویستی کە خۆیان دانامەزرێن ئەوانە زیاتر پەیوەندی بە ئەوانەوە هەیە ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە ئەوەی خوێندنی خوێندکاران بەهۆی ئێمەوە بەڕێوەچی ئەگەر ئێمە نەبین ئەوان بەڕێوە ناچێ ئێمە خوێندەکەمان پەک خسۆ تاوەکو حکومەت وەڵامی ئەوەی ئێمە بداتەوە بۆچی وانەبێژان لە عێراقدا ئامەزرێن لێرەدا نامەزرێ بۆچی وانەبێژی ئێمە هەیە 12 ساڵە هەیە 13 ساڵە هەیە 9 ساڵە هەیە 6 ساڵە 7 ساڵە هەروانە بێژە و وا تەمەنی ئەڕوات ئەم هەمدەی نامەزرێنێ بۆیە ئێمە تەنها دەسەڵاتمان ئەوەیە داوا بکەین بۆچی جێبەجێ ناکەن جێبەجێ نەکردنەکە لە دەسەڵاتی حکومەت خۆیەتی لە ڕاستیە گرێبەست هیچ بۆ ئێمە ناکە هیچ لە وەسعەکە ناگۆڕێت چکە ئێستا مەقتوعاش نزیکە لە گرێبەستەوە بەڵام دامەزراندن تەنها چارەسەری ئێمەیە و معقولیش نییە ئێمە 10 ساڵ و 5 ساڵ و 6 ساڵ و 7 ساڵ چاوەڕێی دامەزراندن بووین ئێستا هەم ئەوەی تریشە چاوەڕێ بین لە گرێبەستیەوە بکرێن بە دامەزراندن بۆیە ئێمە تەنها دامەزراندنمانەوە گرێبەست چارەسەری کێشەکەمان ناکات.